باشە بەڕێزان ڕێز و خۆشەویستی و حرمەت بۆ هەموو لایەک و هیوادارم کە زۆر باش بن. سڵاومە بۆ بەڕێزانی کڵاب هاوسیش هیوادارم کەم شەو بەیەکەوە بین بۆ کۆمەڵی قسە و باس لە یادی سیوێشی ئەبا. منیش ئەو بەسم یەک دوو دەقە تا هەموو بەڕێزان کۆ بنەوە ئەو کاتە ئەچینە ناو قسە و باسەکان. بەخێر بێن دۆستانی عزیز، بەخێر بن سەر چاوان. منیژێ بم بۆ یەک دوو شوێنی تر بۆی کە هەموو بەڕێزان بیبینن. باش تێ منە ئیشمان بۆ نەماتەوە. بەخێر بێن سەر چاوان. یەک دوو دەقیقا وەسینتە هەموو بەڕێزان کۆ بنەوە و کاتە ئەچینە ناو قسە باسەکان خۆشەویستانی بن. هیوادارم کە دەنگەکەم باش بێ هەم لە کڵاب هاوس و هەم لە خزمەتی ئێوەدا. ئەمشەو دوو بابەتان بۆ باسەکەم. یەکەم لەسەر سیوێشی ئاپ لە ڕوانگەی خۆمەوە، واتە لە ڕوانگەی تێگەشتنی خۆمەوە. دووهەمیشی لەسەر هەندێک ڕۆژنامەنووس کە سەرقاڵی باندی سێکسی و ئالەم بابەتانن. لەسەر ئەوەش هەندێک قسەتان بۆ کەم کە شتێکیان بڵاو کردوێتەوە برادەران بۆیان نادم تۆزێک گوێم لێگرت، وەڵامیشم بەوانە ئەبێ. بەڵام من لە دنیاە ئازیزان هەر کەسێک کە چەندە نەیارم بێ بە ناو عینوانی خۆی وێنەی خۆیەوە چی بڵێ ئاسایە بەلامەوە، بەڵام کە لە ژێر ناوێکە خۆیان ئەشارنەوە ئیتر لام هیچ ئەرزش و هیچ قیمەتێکیان لە ڕاستیە. هەمووتان بەخێر بێن سەر چاوان. زەرم هەموو شێتەواوە لێریش بێ باشە تۆزی بێعیب. بەرحاڵ با دەست پێ بکەین بەڕێزان خۆیان کۆ بنەوە یاتیادی ئێستا و ئەوەشی کە سەرقاڵ بێ یان ئاگای لێ نەبێ ئەتوانێت دوایی سەر لە نوێ دەست بتوانێت بێتە پێیجەکەەوە یا پێیەگاوە توانی گوێ لێ بگرێ. خۆشەویستان من ئەمشەو کە پێم وایە 27 ساڵ تێپەڕێ بەسەر ئەو ڕۆژەیە کە پێڵێن سیوێشی ئاب لە مێژووی ئێمەیە. برادەرێ باشی بۆ هاتوو لە دەڕێکان نووسی بووی دوای 27 ساڵ کەچی پاتی هەر بە عەرەبی جوابێتەوە کە وەختێک ئەوێت دژی ئەو کەسانە قسەیە بکات، چونکە تایە ماوەتەوە لە ڕاستیە. خۆشەویستان من کە باسی سیوێشی ئابەکەم بەڕاستی لەبەرەوە نییە کە دژی یەکێتی و حکوومەتەکەی خۆیان کراوە بۆیە من لەسەر ئەو مۆزوعە قساک. حتا دژی ئەو پەرلەمانە کراوە کە خۆیان دەیانوت و ئەڵێن هەتا ئێسێش ئەڵێن بەرهەمی خوێنی شەهیدانە. هەتا دژی ئەوەش نییە کە بنەماڵی بازانی کردوێتی. واتە هەر گروپ و هەر لایەن و هەر بنەماڵەوە هەر حیزبێ بیکردایە هەمان نەزەری ئێستامە بوو کە ئێستا هەمە وەلا حزوری ئێوەدا بەڕاستی بەیانی دەکەم. هەر هێز و گروپێ دژی هەر هێزێک کردبێتی لام وەکو یەکە و من لە ڕوانگەی تێفکرینی خۆم و گیانبینی خۆمەوە باسی ئەمڕووداوە مێژوویە ئەەکەم کە خۆم کەسێک بووم لەو سەردەمایە لەو قۆناغانە لە سێمانی ژیاوم و ئاگاداری هەموو وردەکارەکەی هەم. هەتا باسکردنی من دیفاع نییە لە یەکێتی، چونکە یەکێتی بەشی ئەوەی پێوە نەماوە بەڕاستی کە پیاوە تااقەتی بە دیفاعی لێ بکات. سەردەمانێکیش کە زۆربەی هەرە زۆری گەنجان لە سێمانی ئەوانەیە کۆمەڵە بوون هەر گاڵتەم بە عەقڵی یەکێتی و پارتی هاتووە کە لە شاخ و لە شارە بوون. هەتا شەڕی بنەماڵی بازانی نییە لە ڕوانگەی یەکێتیەوە، چونکە ئەوان شەڕیان نییە. ئەو شەڕی هەیەیان بۆ ئێستاش هەیەە شەڕی بەرژەوەندی دەروون حیزبیە و بۆ پۆستە و بۆ پارەیە و تەواو لەمە بەدەر هیچ شتێکی تر نییە.
نەپەیوەندی بە ئازادیەوە هەبووە هەیە، نەپەیوەندی بە ژیانی خەڵکو و بە قازانجی وڵاتەوە هەیە، تەنها و تەنها بەرژەوەندی دوو گروپن لە پێناوی ئەم بەرژەوەندیانەی خۆیانە گاهێ بەیەکەوە شەڕەکەن و گاهێکش بەیەکەوە ئاشتن. لە هەردوو حاڵەتەکەدا چه ئاش بن و چه لە شەڕی سارد و شەڕی گەرما بن، بەس خەڵک زێری کردووە، دەنا ئەوان زێریان نەکردووە. ئەمانە لە شەستەکانەوە بۆیە شەڕەکەن تا یەکیان ئەویتریان بخا یان زەلیل و بچوشی بکاتەوە وە خۆی هەمەکارە بێ وە خۆی بێ بە ئاغای ئەو وڵاتە. جا ئەو وڵاتە لە شاخا بێ لە شارە بێت لە هەر شوێنێکا بێ گرنگەوەیە کە پێیان وایەکە باشووری کوردستان تاپۆی ئەوانە یاواوەتر بڕۆن بنەماڵی بازانی پێی وایە کە هەر چوار پاشی کوردستان تاپۆی ئەوانە ئیلا ئەبێ ئەوان تێیدا ئاغا بن. خۆشەویستانی من شەڕەکە شەڕی جەلالی و مەلایی نییە، بەڵکو ئەوەیە خەڵکانێک کە لە هەردوو لە تا ئێستاش بڕوایان بەم شەڕە هەیە، باسی کورد دەکەن، باسی کوردستانەکەن، باسی ئازادیەکەن، باسی ڕزگاریشەکەن لەگەڵیا. سێرەکە لەوەدایە کورد قەزەیەشی هەیە کە قەزەیەشی مێژوویە، واتە وڵاتێکی هەیە کە ئەم وڵاتی دابەش کراوە، واتە چوار پارچەی وڵاتەکەی ئەو لە قورگی چوار داژیکەری ئەم وڵاتایە، یا هەرێکیان بەشێکی بردووە کەچی ئەمان لە 100 ساڵی ڕابردووە لە جیاتی ئەوەی یەک گتوانە تێکۆشەنان بکردایە بۆ چارەسەری ئەمە هاتوون یەکترە کوژن، لەو داگیرکەرانە ئەهێنە سەر یەکتر بۆ پاکتاوکردنی یەکتری. لێرەوەیە خەزیە ئەسڵیەکە نامێنێ و خۆیان و خەڵکیان سەرقاڵ کردووە بە شەڕێکەوە کە ئەم شەڕە شەڕی خەڵکی کوردستان نییە و لە خۆڕە خەڵکانێک کاڵفامانە دوایان کەوتون بە ناوی جەلالی و مەلایی و حیزبەکانی ترەوە. ئەوانەی کە سەر بە بنەماڵەی بازانین ئەم بنەماڵەیە هەرچی بکە، هەرچی بڵێ، هەرچی بنووسێ، هەرچی ئەوەکە ئەمان هەر قوبولیان دیفاعیان لێکەن زۆر کوێرانە، یەکێتیەکانیش هەروە یا کەمێک کەمتر لە پارتیەکان، واتە زۆر جاران دەنگی نەخێری تیا بووە، بەڵام ئێستا ئەو دەنگە نەخێرەیش نەماوە. گرفتی من ئەو ئەقلەیە کە ئەم شەڕەی پێڕەوایە و بۆ مانەوەی خۆشی پێش پاسدارەکەوێ، پێش جەندرمەی تورکەکەوێ، پێش لەشکری عێراق ئەکەوێ و ئەم دەرگایە هەتا بە ئێستا و هەتا بوونی ئەمانە مابێ هەروە بەکراوەی ماوەتەوە کەی پێویستیان بێ لەشکری هەر داگیرکەرێ بێ ئەیهێنە سەر شەرەف و کەرامەت و ئابڕووی ئەو میلەتە. بەڕاستی من تێناگەم ئەوە چ عەقڵێکە بەعس وڵاتەکەی داگیر کردبی، لەشکرەکەی هەڵەبجەی کیمیاباران کردبێ و زۆر شوێنی تریشی کیمیاباران کردبێ، ئەم هەموو شەهید و ئەم هەموو قوربانیە دابێ، ئەنفال کرابی، هەزاران ئینسانی کورد برابێتە بەردەمپەتی سێدارە، خودی بارزانیەکان ئەنفال کرابێ، تۆ لەبەر ئەوەی شەڕت دژی هێزێکی ناوخۆ هەیە و لەگەڵ یا پێت ناکرێ ئەچیتە لای سەدام حوسێن دەستی ماچەکەی بۆیە چەمیتەوە و داوای لێکەی کە ئەم لەشکرە یارمەتی بدا بۆ ئەوەی کە بتوانی ئەو لایەنە دوورخەیتەوە و خۆت لە وڵاتەیە حاکم بی. ئەمە لە حاڵەکە کە ئەمریشیەکان خەتی 36یان بۆ دانابیت لە ژێر ڕێکێکی ئەوانیشە پارێزراو بی لە دەستی بەعس، بەڵام خۆت بشی بەعس بهێنیتەوە بۆ سەر ئابڕووی خۆت. ئێستا یەکێتیەکان ئەڵێن خیانەتە، پارتیەکانش ئەڵێن جێگای فەخر و شاناسیە، کەسێکیش نییە کە خوێندنەوەیەکی دەقیقی بۆ بکە کە ئەم ئەقڵە بۆ ئاوایە و تاکەی بە ئەمە درێژە ئەکێشێ و تاکەی وابێ. ئازیزانی من، خۆی لە ئەساسا کێشەکە خیانەت نییە، واتە خیانەت لە چی؟ خۆ پارتی و بنەماڵی بازانی هیچ پرەنسیپێک و ئەخلاقیەتێکی سیاسیان نییە، هیچ دینێ، هیچ ئیمانێکیان نییە، بچووکترین ڕەبتیان بە وڵات و بە ڕزگاری و بە ئازادی بە نیشتیمانەوە نییە، بۆ مانەوە و بۆ بەرژەوەندیەکانی خۆیان هەزاران جار سیوێکی ئابەکان. ئەمە منطقی ئەقلی ئەوانە، ئەمە جیهانبینی ئەوانە، ئەمە بەڕاستی مێشتی ئەوانە. شتێک نییە من دژی بنەماڵی بازانی بم بۆیە وا ئەڵێم، بەڵکو ئەمە واقعیەتی ئەوانە کە هەر ئینسانێکی عاقڵ، هەر ئینسانێکە ویژدانی لە پێناوی بەرژەوەندیەکانی خۆیان نەفرۆشت بێ ئەو ڕاستیانەی من ئەسەلمێنێت. چونکە شەڕی جەلالی و مەلایی لە شەستەکانەوە ڕاستیەکانی هەزارانی وەکو منی کردووە بەژێرەوە، زۆڵانە و لێزانانە ئەگەر دژی پارتی قساکەین ئەڵێنەوە جەلالیەکان لە پشتێتی و ئەوە لەگەڵ ئەوانایە بۆیە قسە بە ئێماڵە و باسی پارتیمانەکە. باشە ئەمانەیش وتویانە کە ئەمانە نۆکەری بنەماڵەی بازانین.
يعني تۆ ئەگەر دژی یەکێتی قسە بکەیت بە نمونە ئەڵێن ئەمە نۆکەری بنەماڵی بازانیە، ئەگەر دژی پارتی قسەکەی ئەڵێنەوە جەلالیە. لە بینی ئەم دوو بەرداشەیە ڕاستیەکانی ئێمە بە درێژایی ئەم ساڵن جێگەی نەگرتووە. یعنی ئەمانە هەمیشە ئامادەگیان هەیە بۆ پێچانەوەی فایل و بە لە ڕێیابردنی خەڵک یا بە لە ڕێیابردنی تێڕاین و ئەخلەتی خەڵک. ساڵی 1970 دوای شۆڕشی گەلانی ئێران ئەوەی کە لە ئەدەبیاتی سیاسی ئێران ئەوای پێڵێن بنەماڵەی بازانی و پارتی پێش لەشکری پاسداری ئێرانەکەون بۆ هەورامان و شنۆ سابڵاخ. زیاتر لە 420 کەسیان شەهید کردووە کە یەکێکیان برایەکی محەمەدی ماملەی هونەرمەند بوو. خۆ ئەمانە یەکێتی نەبوون، خۆ جەلالی لەویان نەبوو، خۆ خەرشی مەهابات و خەرشی نازانم شنۆ و چۆچۆ ئەمانە یەکێتی نەبوون. ئەی بۆچی پارتی پێش پاسداری ئێرانی کەوت بۆ سەرکوتی کوردانی ڕۆژهەڵات؟ خۆ ئەمە شەڕی جەلالی و مەلایی نەبوو تا بڵێن وەڵی کاکە یەکێتی پاسداری هێنا لە سیوێکی ئابا ئێمەش بۆیە چوین ئۆردوی بە عسمان هێنا. ئەم بیانوەی کە ئێستا پارتی هەمیشە باسی ئەکا. ئەی وەڵام بەمە چی ئەداتەوە پارتی و بنەماڵی بازانی؟ چییە؟ ئەڵێ کوردانی ڕۆژهەڵات خاین بوون و خراپ بوون و بۆیە ئێمە ئەوەمان کرد؟ ئەو بخۆێتە گاڵتە جاری دەڕێتەوە لە واقع. هەر بنەماڵی بازانی پێش پاسدار کەوتن بۆ سەرکوتی کوردانی ڕۆژهەڵات. باشە خۆ پەلاماری پارتیکرێکاران لە ساڵی 1992 ئەمە بەیەکەوە لەگەڵ یەکێتی کردیان. باشە خۆ ئەمە یەکێتی نەبوو، ئەمە دژی کوردانی باکوور بوو، بەڵام میت و تورکەکان داوایان کردبوو بۆیە کوردیان. خۆ پێش ئەمانەیش پێش ئەم مۆژووە واتە لە ساڵی 1960 بەپێی ئەو بەڵگەنامە مێژوویانەی کە هەیە ژمارەیەک پێشمەرگەی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران شەهید کراون. ئەمانە خۆ هیچیان جەلالی نەبوون، وەکو برای مەسوور محەممەد دەلاوەیی خەڵکی ناوچەی خانێ کە لە گوندی ئالانە پارتیەکان شەهیدیان کرد تەرمەکەیان دایەوە بە ڕژێمی شا. لە سپتەمبەری 1960دا مەلا ڕەحیمی وەرتێ کە ناسراوە بە میرزا ئەحمەد ئەندامی کۆمیتە ناوەندی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لەلایەن مەلا مستەفا ئەژیرێ دەیانەوێت بە زیندوی تەسلیمی کەنەوە بە ساواک. ئەویش کاتێک کە ناڕزایەتی دەڕێبڕێەوە من نادا بەمام هەر لەوێدا گول لە بارانی ئەکەن. دەستەی ساڵحەلاجانی کە 7 کەس بوون لە پاش کوشتنی مەلا ئاوارە هاتبوون لە ژێردەسەڵاتی مەلا مستەفا، ئەوانش گیران هەمووی درانەوە بە ئێران و هەر 7یان گول لە باران کران. خۆ ئەمانە هیچیان جەلالی نەبوون، هیچیان نەچوون پاسدار بێنن یا ئەمە ئەو بێنن هەتا بنەماڵی بازانی بڵێ وەڵا کاکە ئەمانە ئەوەیان کرد بۆیە ئێمەش کاردانەوەی ئێمەش ئەمەی کرد. هەر لە هەمان ئەو مانگەیە سوارەی سەکری، ئەسکەندەر عەلی، محەممەدی موئمینی، حەبیب ئەبابەکر، جعفەری ئەبابەکر، منتەقیمی قازی لەگەڵ دەیان پێشمەرگەی ترا دراونەوە بە ئێران تەسلیم کرانەتەوە. ئەمە هەر لە ساڵی 68 هەردوو شۆڕژێر سلێمانی موعینی و خەلیل شەوباش لە دینوان لەلایەن مەلا مستەفاوە شەهید کران و هەر ئەو شەوە تەرمی سلێمانی موعینی درایەوە بە ساواکی ئێرانی. ئەمانە هیچیان نەجەلالی بوون، نەیەکێتی عەسڵەن وجودی هەبوو لەو قۆناغە تاریخەیە کەماتە کەوایە ئەمە مێژووی بنەماڵی بازانیە. کاکە سەعیدی یاڵچی سکرتێری پارتی دیموکراتی کوردستانی باکوور، محەممەد بێژی، دکتۆر شڤان، حەمکۆ بروسک، هەموو ئەمانە لەلایەنی مەلا مستەفاوە کوژراون. ئەمانە نەجەلالی بوون، نەیەکێتی بوون، عەسڵەن یەکێتی لەو قۆناغانە هەر نەبووە. لە ئاخرین کۆتاییەکانی ئاشبەتاڵە مەلا مستەفا فاخی مێرگە سووری و خێڵەکە قەت و عامەکە هەمویان لەناو بەبڕ تەسفیانەکە بەڕاستی. ئەمە واقعی بنەماڵی بازانیە. کەواتە ئەو گەجەر و گوجەرانەی کە ئەمڕۆ ئەڵێن سیوێکی ئاب ئەمەیە و شانازی پێوە ئەکەن و ئەڵێن کاکە یەکێتی ئێرانی هێنا و پاسدارێن بۆیە ئێمە وامان کرد، ئەمە میزەڵانێکە هەر ئاوانینۆکی لە ژیرکە بەڕاستی ئەتەقێ. قسەی قۆڕە. تۆ پێش بوونی یەکێتی، تۆ پێش بوونی ئەمانە لە هەر چوار پارچەی کوردستان نەماوە تۆ گولەی پێوە نەنیت. ئەمە مێژووە هەمومان لە بەرچاومانە هەیە. خۆ کوردانی باکوور و کوردانی ڕۆژئاوا و کوردانی ڕۆژهەڵات جەلالی و یەکێتی ئەمە نەبوون هەتا تۆ بیانوو بهێنیتەوە بڵێ وەڵا کاکە ئەمە یەکێتی بوون و ئێرانیان هێنا بۆیە ئێمە ژوامان کرد. ئەم درۆانە بەڕاستی مەیسەر نابێت. لە بەرامبەر هەموو ئەو نۆکەرایەتیانەیە کە پارتی و بنەماڵی بازانی بۆ شاو ساواکیان کرد، لە دواییە
لە شوێنەکە سەرتیپی سەیدیان کە سەرۆکی ساواک بووە ساواکی ورمێ بووە ئەڵێ ئەو یاخی دوێنێ واتە مەلا مستەفا ئێستا لە خزمەتی ئێمەدایە خوایان بێ ڕۆژێ دێ کە بیکەنە پارێزگای کەرکووک ئاتە بێڕێزی پێ ئەەکەن هێشتا چونکە بۆ لەبەرەوەی هیچ چەماوەیەک هیچ نۆکەرێ لە ئاسی دنیاە بۆ داژیکەرانی کوردستان شوێن جێگەی ڕێز و جێگەی تەقدیر نابێت و نیش دیوە هەتا ئەوەیشیان پێڕەوانە بینی ئاش بەتاڵیان پێکرد فڕێیان دایە سمبڵدانی تاریخەوە ئەوە واقعەکەیە خۆ ئەمانە وەکووتم هیچیان جەلالی نەبوون نەیەکێتی بوون کەواتە عەقلیەتەکە تەسەورەکە جیهانبینیەکە عەقلی خیانەتە و تەسفیەکردن تەنها بۆ ئەوەی خۆی وجودی هەبێ و خۆشی هیچ خێرێکی بۆ کورد نییە لە واقع عەزیزان بنەماڵەی بازانی ددانی خێر نانن بە هیچ کەسێکە ئەمە برای مەحمەیان لا ڕەفزە جەلال تاڵەبانیان لا تێ و درنجە نەوشام سەفایان لا تاوانبار و ئەوەیە شەهید دکتۆر قاسملو و شەرەفکەندیان پێ تاوانبار و ئەمە ئەوەیە دەیان ڕاپۆتیاندا بە میت تا ئاپۆ لە سێدارە بدرێت مەسعود بازانی بە پێش یەکو شەهید فواد ئەڵێ شەهید فوادی مستەفا سوڵتانی ئەڵێ کەسێکی ئاژاوە چی بووە ئەمە بۆچی واکە بۆ ئەوەی لە ڕوانگەی بنەماڵەی بازانیەوە هەموو ئەم پیاوانە هەمووی ناشرینە هەر هەمووی ناشرینە تەنها بنەماڵەی بازانی جوانە تەنها ئەوان باشن لە ڕاستیە ئەمە بۆ خۆی کارە ساتەکەیە ئێوێ بڵێ هەموو کەس ناشرینە قاسملۆ هیچ نییە تاڵەبانی هیچ نییە نەوشیروان هیچ نییە ئاپۆ هیچ نییە شەرەفکەندی هیچ نییە فڵان و فڵان هیچ نییە تەنها و تەنها مەسعود بازانی و مەلا مستەفا سەرۆکی نەتەوەی کورد و ئالە بابەتە و ئام قسە قۆڕ و قسە پوچانەیە ئەمەیە بۆ خۆی قەشمەیەت و گەڵجارێکە بەڕاستی ناکرێ تۆ هەموو دنیا لا ڕەفز بێ بەس بۆەوەی کە بڵێن خۆت جوانیت بەڵام بەڕاستی جوان نابی باسەکە یەکێتی و فڵان و فیسار و ئالەم بابەتانە نییە ئەچێ هۆڵی هۆڵە کاتەوە لە هەولێرە بە ناوی قازی محەمەدەوە بەڵام ئەچێ یادی خومێنی تیاکە لە هۆڵەکە بۆ سوکایەتی بە قازی محەمەد بەڕاستی باشە حتا دژی شێ مەحمووی نەمریشن دژی قازی محەمەدیشن ئەمانیان هەمووی پێخراپە یعنی لە هەر چاپەشی کوردستانە لە مێژووی ئێمەیە لە سەدان ساڵی ڕابردووە هیچ کەسێکی تیانە تەنیا بنەماڵەی بازانی نەبێ لە ڕوانگەی بنەماڵەی بازانیەوە کە ئەمەش خەونی چۆلەکەیە بەڕاستی بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد بنەماڵەی بازانی یاسایەکیان هەیە ئەم یاسایەیە ئەم عەقڵە لەگەڵیان لەدایک بووە وە گەورە بووە و بە حیاتیشی وازی لێ ناهێنن یا ئەبێ بچووکیان بیت ئەبێ گوێ لە مستیان بیت لە خوارەوە بۆیان دابنیشی هەرچیان وت بڵێ ئەزبەنی یان قبوڵت ناکەن قادر عەزیز کە هەمووتان ئەیناسن ئێسەیەکی تۆی پێش زەحمەت کێشان بوو چی بۆ ئەوە بوو جارێک لە قسە بۆ مەسعود بازانیە کات دوای کە قسەکانی تەواوە بێ مەسعود بازانی ئەڵێ کا قادر من ئەم قسانە بە گوێمان ناچێ ئەگەر کوردستان ئێمە حاکمی نەبین نەجگەرەیەک لە عەرزەکەیە بێ ئەڵێ وەکو ئەم نەجگەرەیە ئەیخێنە ژێر پێمانەوە ئەمە ماهیەتی بنەماڵەی بازانیە بنەماڵەی بازانی خۆیان نەبن تەو هیچ قبوڵ ناکەن بەڕاستی هەموو کورد ئەفرۆشن تەنها لە پێناوی مانەوەی خۆیانە یعنی کوردیان بەبێ خۆیان ناوێ کاتێک کوردیانەوێ کە خۆیان حاکم و سەربەر و سەرداری بن ئەمەیە خەونەکەی بنەماڵەی بازانی خۆزگا بۆشیان بکرایە خۆزگا بنەماڵەیەک بوونایە کە بەمانای کەلیمە خزمەتی ئەم نیشتیمانە ئەم گەلەیان بکردایە نۆکەری داجیکەران نەبوونایە لە ساواکەوە بۆ ئێرانی ئێستا و بۆ تورکیا و بۆ سیوێکی ئاب و ئەلەم بابەتانە و شێرجێڕەن تێب کۆشانایە بۆ ڕزگاری ئەم میلەتە یەکەم کەس خۆم بم کە ئۆکەیم لێدا بەڕاستی بەداخۆکەوانیە باشە سێری حیزبی شیوعیکەن ئازیزە لە شەسەکانەوە هەتا هەفتاکان هەتاش کوشتنی عومەری ساڵح مەنسوور لە گردی سێوانی سلێمانی هەتا سووتاندنی ئەو ڕەحمانی ساڵحی خلە لە کالیماسی بە زیندوی بنەماڵەی بازانی شەڕی ئەمانەی کردی حیزبی شیوعی هەتا سافی نەکردن و بچووکی نەکردنەوە و سێ بەشی نەکرد بە پیاوی خۆی وازی نەهێنادا لە حیزبی شیوعی باشە لە شاخیشە ئەم حیزبی والێ کرد کە لەو چوارچێوەیەدا هەسووڕێ کە بنەماڵەی بازانی بۆی داناوە بۆیە من چەندین ساڵە وتومە لە ناو دڵی هەر شیوعیەکە ڕسمێکی سێ بە چواری مەلا مستەفا هەڵواسراوە باشە ئەوەیە ئازیزان من دەڵێم بنەماڵەی بازانی چونکە حیزبێکمان نییە بە ناوی پارتی من چەند جارێک ئەم قسەیەم کردووە شتێک نییە بە ناوی پارتی دموکراتی کوردستان ئەوەی هەیە تەنها بنەماڵەی بازانیە بنەماڵەی بازانی لێ دەرکە شتێک نییە ئێمە ناوی بڵین پارتی یان حیزب باشە اینجا بڕۆن بزان نەتیجەی حیزبی شیوعی کوردستان بەجێ گەیشت پارتی وای لێکرد سەرکردەکانی تەسلیم بە بنەماڵەی بازانی بوون بۆیە وایان لێ هات ئیتر گەڕ و گوڵ بوون و تەواو بێکاریگەرن بۆیە هەر کەسێ
هەر کەسێ نزیکە بێتەوە لە پارتی بنەماڵی بازانی ئەبێ بچوو بێتەوە هیچ هەشتێکی لە بەردەستان نییە یا ئەبێ ڕاکە یا ئەیکوژن یا ئەبێ بچوو بێتەوە ئەبێتە سەر چۆک ئەمە واقعە بۆیە ئێستا بنەماڵی بازانی بچووکترین کێشەی لەگەڵ حیزبی شیوعیە نییە تاو ئەم حیزبی شیوعی ئاوا ئەوێ یەکێتێکی ئاوای ئەوێ ئەمەیە بنەماڵی بازانی باشە سەرەتا بەر لە هەموو ئەمانە بە فەرماندەی ناوچەی زاخۆ کە ناوی ئیسا سوارە و بە فەرمانی مەلام سەفا 12 کادری حیزبی شیوعیان بەدنا تەسفیە کردو و کشتوونیان بۆی کە بیان تۆقێن و بیان تەرسێن باش نییە هەتا ئێستا گۆڕەکەی دوو تۆشیفانیان نەیەوەتەوە کە کوشتیانە ئەمانە خۆی شێکێتی نەبوون نایکەن هیچ شتێ ناکەن من لە بیرمەیە کچێکە بوو بە ناوی هێلینا کە باوکی شەیدی پارتی بوو دایکی ئەچێتە لای عێزەدین بەرواری لە دوهۆک تا موچیشیان بۆ ببڕنەوە لە بەروی کە باوکی شەیدی پارتیە ئەویش قەولیان پێدا پێی ئەڵێ با کچەکەت بێتە ئێرە ئیشم بۆ بکە ئەوی ژنێکی دڵپاک و ژنە شەیدەوە ئەوانەوە ئەتر ئەڵێ عێزەدین بەرواری دیارە زۆر پیاوێکی باشە ئەلەم بابەتانە کچەکەیش تەمەنی 7 ساڵە عێزەدین سکی کچەکە پڕەکاکێ لە ماڵەکە نەئیشەکەت دوایی ئەیکوژن تەرمەکەی چەند ڕۆژ دوای ئەوە کریەکاری شارەوانی دۆزیەوە کەیسەکەی ئەمەنە ئەبێ لەبەرەوەی کە کچەکە مەسیحی بوو هەتا لە ئیتالیا قەشەکان قسەیان سەر ئەو مۆزوعا کرد باشە ئەوایە تەرمەکەیان دۆزیەوە ئەم کەیسە بە جۆرێک گەورە بوو مەسعود بازانی عێزەدین بەرواری نار بۆ ئەڵمانیا 2 ساڵ گوایە ئێوێ سزاییاوە پاشان هێنایەوە کردیەوە بەندەی سەرکردایەتی پارتی واقعەکەیتی ئاوان تیرۆرکردنی شێخستار لەسەر بڵاوکردنەوەی 2 بەرگ لە یادداشتەکانی کە من لە لاما کە هەمووی واقعە خۆی شێتی نەبوو دکتۆر شێخستار لە کەرکوتۆریان کرد خۆسرانی مامە حەموو سەدەش عوسمان و وەداد حسێن و ئەمانە خۆ کاک ئەمانە هیچ یەکێتی نەبوون خۆ بەیانی من لە شوێنێکا بکوژن خۆ من ئەوەتی هەم دژی یەکێتی کاک حەقی بەسەر ئەمە نییە هەتا وێرانکردنی گوندی کەڵەکن و کوشتنی حسێن ئاغای سوچی و تاڵانکردنی هەموو گوندەکە کە خۆی یەکێتی نەبوون ئەوانە کاکچێ هەر لەم ساڵانەیە چی ماوە بنەماڵی بازانی و پارتی بەرامبەر بە کوردانی ڕۆژ ئاوانەی کرد بەرامبەر بە پاکەکە نەیکرد یا مەلەفی ناوچەی شنگال و ڕێکەوتنیان لەگەڵ تورکیا وەکردنەوەی دەرگا بۆ داعش و بۆ جینۆسایدکردنی خەڵکە یەزیدیەکان هەرەمەی واقع کاکە ناکرێتەوە پارتی بی ئەوەندە ئەحمەق کرابی پێ دوابێ کە ئەوەی بنەماڵی بازانی بیکە ڕەوایە بەڕاستیەوە نامەردیە لە واقع گۆڕان کە دروست بوو لە یەکەم جێما بەداخەوە نەو شوام سەفا ڕۆژ بۆ سەری ڕەش بۆ لای مەسعود بازانی تەوقەی لەگەڵا کرد لە کتێبەکە زۆر باسی شتەکانی کات باشە لە مانگی دەی 2015 کودەتای کرد بەسەر ئەو گۆڕانەیە هەموو دەستگاکانی ئیفلیس کرد حکوومەت و پەرلەمان و وەزیر و نازانم بریکار هەر هەمویانی بێکاریگەر کرد پەرلەمانەکەی هەم داخست ئەوەی کە نایە لە مواقعەتێ بکە ئەوەی تر کەیفی خۆیەتی من حەقم بەسەر ئەو کڵۆڵانەوە نییە پارتی هەرچێ بکە هەڵێن تەواوە بەیانی پارتیش ڕاکە نەمێنێ هەمووی بن بەجاشی ئەو کەسێکێت چونکە زیاتر لە 100,000 کەس لە ساڵی حەفتاکانە دوای مەلام سەفا کەوتە بووم کە مەلام سەفا ئاش بەتاڵی کرد و ڕۆی بۆ ئێران هەمووی هاتنە بوون بەجاش ئەوە بێغیرەتیە ئەوە نامەردیە بەڕاستی تۆ هەموو شتێک قبوڵ کەیت ئازیزان حسێک لە شاخە هێزێکی کاریگەر و شەڕکەر و هەتا فراوان و کوڕی زۆر قەرەمانشی تێدا بوو بنەماڵی بازانی ئەم حسکەی کرد بەچی ئابا حەمەی حاجی مەحموود عەبەی برای کێسەی بیری ئەوە تا کاکە حەما وەکو بەبەغا هەر ئەڵێ ئاوەکە بگرنەوە ئاوەکە بگرنەوە دەڵێ کادری پارتیە عاقبەتی شەڕ کرد ئیتر بیر لەوە ناکەتەوە کاکە حەما ئاوەکە ئەگریتەوە لەکوێ گلیەیتەوە لە گوب تا گلیەیتەوە هەموو ئاوەکاکە خۆ بە شوێنەکەت هەبێ پاشان حەشتی شعبی لەسەری ڕەش و قەڵاچوالان و گوڵەخانە ڕاوتان ئەنێ قورتان بەسەر حتا چی ئێوە ئاوە گرنەوە ئێوە کێونی پیاون تا بتوان ئاو بگرنەوە لە عێراق ئەگەر پیاون فەرمو دێ ئەگەر پیاون شەهامەتانێ بڕن ئاوەکە بگرنەوە لە عێراق بزانم ئەتوانن ئەو پیاوە نین چونکە ئێوە 30 ساڵە هیچتان نییە نە هێستان هەیە نە پێشمەرگەتان هەیە هیچتان نییە هەر هەمووی بندیوارە با باش بزانن هیچتان نییە هێز و تا دیفاع لە خۆتان کرد ئەبێ ڕاکەن لە ڕاستیە جوابی نەشێتەوە پارتی گەلێک هەبوو یەکێک لە هەرە گەورە خائینەکان کە سامی عەبدوڕەحمانە پارتی ئەویشی هەڵوەشان باش نییە ئێوە دیقەت بدەن لە 80 ساڵی ڕابردووەیە بنەماڵەی بازانی ڕێگەی داوە لە بادینانە یەک گروپ دروست بێ یەک گروپ سەر دەربهێنێ قەت ڕێگەی نەیەوە لە دوای سیرێکی ئابەوە ڕێگەی یاوە لە هەولێرە یەک گروپ سەر دەربهێنێ
یەکسەد تەسفیان کردو لە نەیان بردوون ڕێگەیان نەدا بەڕاستی لە دوای ڕاپەڕینەوە کە من لە بیرمەیە یەکەم تیرۆ لە دوای ڕاپەڕینەوە لە بادنان پارتی دەستی پێکرد تەسفی نەیاری سیاسی وەکو ڕۆف ئاکری وەکو نەزیر عومەر ئارام کە ڕەفیقی خۆم بوو لە ناحیەی سمێڵ خۆم بۆ پرسەکەی چوومە ماڵیشیان باش نییە فرانسیس هەموو ئەوانە پارتی ترۆری کردن یا شەیە ڕێباز و ئەوانە بەدیلی ژیران ئەوانە هەموو شهید کران کەریم عوسمان هونەرمەند تەنها لەبەرەوەی کە طبعا من كريم عثمان دو سه ساعات بيكو دانشتوين كاتي خوي دوكانكي الشهيد علي بوسكانيا او يكم دانشن بوكا وكابلين بينيوا للراديو تشتيو خسي كل سيوشي ابا بارتي قلت زمان يعني بري زماني كريم عثمان بري ايش كذا لما تكيش لي هذا لهمو امانش بجوزرين خالكي تلك يش بناغيه كاني من لسر او هزانيه ك لبنانبر باتيا گوایان ڕاوەستاون یەکێتیە بەدەیان هەزارا بە کوشت دوایی ئەچێنێ بە شەریکە دزی پارتی بنەماڵی بارزانی نەوشەوان سەفا گۆڕان ئەچێنێ بە شەریکە دزی پارتی بنەماڵی بارزانی حیزبی شیوعی ئەچێ واکە یەک نازام چییە کاکە هەموو ئەو حسکەکە هەروواکەن یعنی ئەم حیزبانە کە دائەنیشن ئێستا یەکێتی لەبەرەوەی کێشەی لەگەڵ پارتیا هەیە باسی سیوێکی ئابەکە بەڵام کە ئەگەر ئێستا یەکێتی لەگەڵ پارتیا ڕێکەوتنایە شەڕیان نەبووە بە هیچ جۆرە باسی سوێکی ئابی ناکرد نەکرد بزانە شاناز باسیەکە نە شاناز ئیبراهیم ئەحمەد یەکێک بوو لەو کەسانەکە هەموو سوێکی ئابی قسەی خۆی کرد کە ئەیویست مێردەکەی ببێ بە سەرۆک کۆمار من تەلەفۆنم بۆ کرد سوێکی ئاب وتمەوە بۆچی شتێ دانووسیە سوێکی ئاب وتی بە گۆڕی مام شتم نووسیە و نردوومە بۆ برادران بوو ئەوەی کە پاگنووسیکەن و بڵاویکەمەوە جا شاناز یەک قاعیدەی هەبوو کە ئەیوو بە گۆڕی مام ئەمزانی کە درۆوەکە چونکە هەموو سوێنەکانی کە بە گۆڕی مامەی خوارد درۆیە کرد خۆشەویستە ئەرەوەڵا من لێرەوە بە هەموویشی تێکان نەڵێم هەر کاتێ شاناز وتی بە گۆڕی مام ئەو درۆوەکە وتم باشە بۆ قسەی تۆ بێ یەک ڕۆژکە بڵایەکەتی بەڵێ درۆیشی کرد بڵاوی نەکردەوە درۆی کرد بەڕاستی ئەمە واقع ئەگەر ئەمە کێشەکەی منە بەڕاستی یەکێتی ئێستا کە بەیاننامە دەرەکاتی سوێکی ئاب لەبەرەوەی کێشە لەگەڵ پارتیا هەیە بەیانی ئاش بێتەوە باسی ناکە بۆ پار باسی نەکرد بۆ پێرات باسی نەکرد بۆ 5 ساڵ لێ ئێستا باسی سوێکی ئاب نەکرد یەکێتی ئێستا باسیەکەی ئەمە عیبە بەڕاستی ئەمە عیبە کێشەکە ئەوەیە کە هەموو ئەمانە دوجار ئەبنەوە بە پیاوی پارتی ئەبنەوە بە نۆکەری بنەماڵی بازانی ئەمە مشکیلەکەمە بەڕاستی وی ئازیزانی ئالام ئەحمەد سیوێکی ئاب شیرازەی کۆمەلگای باشووری تێک و پێکدا خەڵکی فێر کرد کە کۆ لە هیچ خیانەتێ لە هیچ خۆفرۆشیەک لە نیشتیمان فرۆشیەک سڵ نەکاتەوە لەمانە ئەمە ئیتر فاکتە هیچ لایلایەکی بنەماڵی بازانی ناتوانێت گەمژەترین ئینسان بخەوێنێ کە باسی ئەو مۆزە بکە بۆیە لێرەوە ئەیڵێن ئەگەر نیشتیمان دایک بێت کە لە کوردەواری خۆمانە باوە ئەڵێن نیشتیمان دایکە ئەگەر نیشتیمان دایک بێ ئەوە پارتی لەشکری باسی هێناوەتەوە سەر دایکی خۆی ئەمە بە ئاوی زێر بینووسنەوە بەڕاستی ئەمە واقعەکەیەتی بۆیە ئومێد خۆشناوەکان و ئەم توولەوتانجیانە کە ئەڵێن وەرنە هەولێر سیرکەن و ئالەم بابەتانە بەڕاستی من گاڵتەم باقلیانێت من لە بیرمێت لە ساڵی 2005 لە هەڵبژاردننی مەجلیسی مەحافەزەیە یەکێتی قایمێکی هەبوو یەکێ لە شیعارەکانیان ئەیان و ئەگەر ئێمە دەرچین هەولێرەکەن بە سلێمانی چونکە ئەو کاتە سلێمانی زۆر لە پێشەوە بوو زۆر خزمەتی ئەکرا بەڵام بەداخەوە جەلال تاڵەبانی هەستا لەگەڵ مەسعودا ڕێککەوت بۆ پۆستی سەرۆکۆمای چووە بەغا هەموو باشووری تەسلیمی بە بنەماڵی بازانی کرد بنەماڵی بازانیش هەموو ئەم وڵاتیان تاڵان کرد نەوتیان فرۆش غاز هەچی شتە فرۆشتیان پارەیان هێنا بۆ ئەوروپا بەشێکیشیان خەس کرد باش نییە بۆچی بۆ بەژۆندەکانی خۆیان ئەمە هەڵی جەلال تاڵەبانی بوو بەڕاستی کە کردی بەداخەوە ئەو وای کە بنەماڵی بازانی بن بەو کەڵەگایەکی ئێستا هەیە ئازیزان هەولێر ئەگەر چوار جادەی تێکرابێت و ئەگەر نازانم کۆمەڵەشی تێکرابێتە بەڵام گەڕەکە فەقی نشینەکانی هەمووی وەکو خۆی وایە ئێستایش تەواوی ئەو گەڕەکانی کە لە هەولێرا هەیە سەردەمانی خۆی ئێسەش وەکو خۆی هەر خراپە هەر ناشرینە و هەر کەلاوەیە لە ڕاستیە هەولێر ئێستا لە ژێر پۆساڵی بەعسدایە چونکە بەعس ئێستا لە هەولێر لە بەردانە حاکمی مطلقە ئەوانە حاکمن کە بەعسیان هێنا بە هەمان عەقڵی بەعسیەوە ئێستا لە هەولێر لە بەردانە کارەکەن بەڕاستی هەرچی شەقام و هەرچی شت و ئەمانە
زڕێ ئازادی ناژی حەزەکاتەوە جادەکانی هەولێر و ئەو دەوروبەرێک کە خۆتان ئەتانێ بۆ سەی ڕەش هەمووی بکە بە ئاڵتون چی لێەکەی دیکە بەڵام زڕێک ئازادی ناژی بۆ ئینسان لە واقع باش نییە خەڵکی هەولێر نانەکەشان بە بارەمتەی گیراوە پارتی نەبی نابێ نان بخۆیت بەشەر چرکەی لێوە نایە لە وڵاتەوە لە بادینانە و لە هەولێرە بەشەر ناتوانێت یەک ڕەخنە بگرێ ناتوانێت یەک قسە بکات زڕێ ئازادی بوونی نییە خەڵکی هەولێر بە تەواوی معنە خنچێنراون لە ڕاستیە بەشەرێکە ناتوان بژۆڵێنەوە هیچ کەسێک لەسەر و سامانی خۆی ئەمن نییە ئیتر تۆ ئومێد خۆش ناو کە تۆ خاوەنی شەرەف و ئابڕووی خۆشنی ئەتێ بڵێ چی بڵێ وڵا هەولێر چوار بینای تیاکراوەتەوە هەولێر کۆمەڵە جادەی تیاکراوە هەولێر کۆمەڵێک نازانم هەمووی هینی خۆتانە کاکە چیتان کردو هینی خۆتانە بە موڵچی هەمووی ئەمانە هینی خۆتانە بەڵام لەو هەولێر و بادینانە شیروانیش هەیە کە لە زیندانەکەی ئێوایە لەسەر هیچ لە هیچ خۆڕایی وڵاتێ شارێ کە ئازادی تیا نەبوو وەکو چی وایە بەشەرەکانی وەکو ئەو باڵندەیەوان کە ئیخەنە ناو قەفەسێکەوە با قەفەسەکەش ئاڵتون بێ مهم وەیە تۆ باڵندەیەکی بێباڵی لە قەفەسێکی زێڕینە دانراویت و تەواو ئازادی ئەسڵە ئازادی سەنگە بەڕاستی کە تۆ ئازادیت نەبوو یعنی هیچ نیت حەزەکە شارەکەت زۆر زۆر خۆش بێت ئەمە نایخوا بەم قسە قۆڕانە خەڵک ناتوانێت بخەڵەتێت لەبەرەوە سیوێکی ئاب تاوانە گەورەترین خیانەتە بەڕاستی خەڵوزە بە قسەی چوار کاڵفامی وەکو ئومێد خۆشنا و سپی نابێتەوە تۆ بڕۆ قەرنێ خەریکی خەڵوز بە بدێ ئەم خەڵوزە سپیکەیتەوە شتیوان نییە ئەمە ناکرێت تەواو بۆیە بنەماڵەی بازانی لە سیوێکی ئابەوە وەکو خاین سیر ناکرێن مێژووی بنەماڵەی بازانیانی خیانەت ئازیزانی یارا مەحمەد بنەماڵەی بازانی هەزار جار خیانەتی کردووە لە هەر چوار پاشی کوردستان باش بیزانن ئەگەر تەنها سیوێکی ئاب وایە ئەمان و قەیچێکە مشکلە نییە داوای لێ بودنی بکردێ ئەمانەوە لێو خۆش بقێنە بەڵام هەموو مێژۆکە بەڕاستی خیانەت هەموو مێژۆکە ئەمە ڕاستیەکەیتی بۆیە پارتی و بنەماڵەی بازانی هێڵی سووریان نییە خۆیان بکەونە خەتەر هەموو شتەکەن بە چۆکایە بۆ داگیرکردن لە ڕاستیە نەکەر ئەوە بنەماڵەی بازانی ئامادەیە هەموو سۆرانی بفرۆشێ بۆ نمونە بۆ بادینانی ئەگەر خراپتریان لێ هات بادینان و سۆرانی بەیەکەوە هەمویان ئەفرۆشێ بۆ لە پێناوی بەژۆردی خۆیانە ئەگەر زۆرتری بۆ هات اینجا هەموو بازانەکانی ئەخاتە سەر یعنی بازانیەکان باشە اینجارە بادینانیەکان اینجا سۆرانیەکان ئەوسا هەورانیەکان هەر هەمووی وەکو مریشێکی سەربڕا و ئەفرۆشێ تەنها لە پێناوی مانەوەی خۆیانە ئەمە ماهیەتی بنەماڵی بازانیە ئەمە کلۆکی بنەماڵی بازانیە لە ئارامەحمەی وەربگرن و تەواو بەڵ من ئەشۆبیلا ئەوە جێگەی داخی منە کە ئەم یەکێتی و مەشێتی و بێن و بەرەو ئەوانە تەنها کاتێ باسی ئەم مۆزوعاناکەن کە کێشان لەگەڵ پارتی هەیە بەیانی قوبات بچێتەوە بەلای مەسعود بازانی دەسەکاتەوە ملی کاک مەسعود تۆ ئەمەی تۆ ئەوەی تۆ ئەوەی ئەمە بۆ خۆی جێگەی داخ و جێگەی ناخۆشیە بڕواتانە بێ ئازیزان لە دوای ساڵی 75 ئاش بەتاڵەکەوە لە پێنجێنەوە بیگرە بۆ هەڵەبجە و بۆ هەورامان و شارەزور و گەرمیان و سێمانی و قەڵازە و ڕێنەوانە پارتی هەر نەما بوو ئەوە تاکید بن ئێسش لەو مەنتیقانەیان نییە حتا لە هەولێریشە بەڵام بەداخەوە جەلا تاڵەبانی وای کرد کە بنەماڵەی بەزەنی بێتەوە بەم کەڵەگای ئێستا هەیە ئەمە باسی سیوێکی ئابم کرد وەکو ڕێی خۆ لە ڕوانگەی یەکێتیوەیە نەفڵە نەفیسارەکانە ڕێی ئارام ئەحمەدە ئەم سیوێکی ئابە پارتی بیکردایە هەرم قسەی مەکرد گۆڕان بیکردایە هەرم قسەی مەکرد عەلی باپیر و سەلاحەدین بەهادین کە ئێستا بۆ بە پیاوی میت ئەو بیکردایە هەرم قسانە مەکرد بەڕاستی بۆ من هیچ فەرق ناکە یعنی لەوە نییە کە بڵێ من دژی بنەماڵەی بەزانین بۆ یم قسانەکە ئەمە واقعە هەموو کەسێک زانێ کاکەش هەموو کەسێک زانێ عەزیزم والله 1600 داری 650 ئینسانی کورد لە سوێشی ئابا کوژراون و شەید کراون والله لە منتیقەی تەقتەقا ئەو جەماعەتی پارتی بنەماڵەی بازانیە بە جامانەی سوورەوە 33 دانە ژنی لەبەر ئەوەی ئەم ژنانە مێردیانێشێتی بووە یا خوشکیانێشێتی بووە لەلایەن لە جامانە سوورەکان و اغتیساب کراون سێکسیان لەگەڵا کراوە داشە ئەمەیە بنەماڵەی بازانی یعنی تۆ ژنێکی لەبەرەوەی مێردەکەت یەکشێتی بووە یان باوک یەکشێتی بووە جامانە سوورەکانی پارتی ئەچون تعدای سێکسیان لێ کرد اغتیسابیان نەکردن تەنها لەسەر ئەوە سێرم لێیە خەڵکی ئێشێتی دانیشێت چێ لەگەڵ پارتی ئەبێ بە شەریک و لە هەولێر و شەراکەتەکەن ئەمە نەفرێتە بەڕاستی ئەمە نەفرێتە ئازیزانی ئارام ئەحمەد ئەمە خەجاڵەتیە والله ئازیزان
ئەو قوبا تاڵەبانیە بە مەسعود بارزانی وتبوو ئەگەر ئارام محەممەد بێتەوە بە سەمێن تەسلیمتان نەکەینەوە کەچی قوبا داوێتی وەڵام نوام نەوتەوە وەڵڵا وتبووی مەسعود جوابیشی نییە بوو قوبا تخوا تۆ عیب ناکەی یعنی منەی بە بنەماڵی بارزانی وەکو چی ئەدوێت چی بکە یعنی وەکو وایە بڵێ سیامەتی معینەیەک ئەیشی وا ئەفرۆشمەوە بە ساوەک و ئەم بابەتان ئەمە عیبە خۆمەتوانم بەسەر و ئەم قسانەیشەوە بەهێن تەنها مەسعود بارزانی کەم بەڵێ بە قوربان وەرەوە لە خزمەتەن کاگەرە محموود شنو لە ناو تەبن بەڵام بەرهەڵ ئاوانە عیبە واز لە نۆکەرایەتی بێنن هەمیشە ڕاستیەکان بڵێن ئەگەر دژی خۆش بێ ڕاستیەکان ئەمە شەرافەتمەندانەیە لە ڕاستی عاجزان ئەسمە سەد بەشی دووهەم وەڵامێکی دیدانشکێن دەدەم بە دەڵاڵەکانی سێکس کە لە لایڤی پێشوە باسم کرد ئازیزان ئەوە مەسەلەی سێویشی ئابتەواو بوو خۆشەویستانی من دەڵاڵەکانی سێکس لە لایڤی پێشوە من باسی دەڵاڵەکانی سێکسم کرد لەناو میدیاکانی یەکێتیە باسی دوو نەفەرم کرد ئازیزانی ئارام محەممەد باسی دوو کەس باش نییە ناویان چی بوو کەسێک بە ناوی حەمە هەورامی و کەسێکی بە ناوی هاواری ماموریە هاواری ماموریای هاواری هاوارەوانێ طبعا ئەم حەمە هەوراميە و ئەم موریایە ئەم هاواری ماموریایە پێشتر سفرە سڕێنەر و ئێسقان لێسەنەرەوەی لاهوری شێرجەنگی بوون واکو سەک لە بەدەم لاهوری شێرمانی لاهوری شێرجەنگا کەوتبوون کە لاهور گوڵی کەوتە لێژی ئەمانە بایاندایەوە بۆ لای پاڤڵی جەلات تاڵەبانی بۆیە پاڤڵ ئەگەر پێیەکی عاقڵ بێ ئەبێ ئەم دوانە ئاوەڕوود کە ئەبێ دەریان کا بەڕاستی چونکە ئەبێ لەوە تێبگا کەسێک کە بە پارە نۆکرایەتی هەر کەسێکی کرد و دوایی ڕای کرد بۆ لای تۆ نابێ بڕای پێ بکەی چونکە سبێنێ تۆشە فرۆشن سبێنێش کە پاڤڵ بە لارا کەوت هێشتیشکە بێت یەکسەر ئەچن بۆ لای ئەو چونکە ئەمانە وان لە حەقیقەتە جا ئازیزان لە لایڤەکەی پێشوە من هەستام کۆمەڵی قسە و باسم لەسەر ئەم باندە سێکسیە کرد بەڕاستی ئەم هەموو ئەم هاوارە کە ئەمانە ئیشیان بووە بە مەسائلەی سێکس و ئەچن کچان و ژنان ئەدۆزنەوە بۆ مەسئولەکانی ئەنێرن و ئەیبەن یعنی ئەم ئیشاکەن هەرکە ئەمەم بڵاو کردەوە ئەمڕۆ هەساون یەکشیان بڵاو کردوتەوە ئارام ئەحمەد کاتی خۆی کە لاهوری شێرجەنگی جێگە و ڕێگەی هەبوو نازانم هاوسەرۆک بووە ئارام پیاوی لاهور بوو پارەی لێ وەرەگرت و لەگەڵ نەو شوام سەفا و لەگەڵ گۆڕان و پێ هاتون هەر لە خۆیەوە باشە نامردینە ئەوە بوو هەتاوەکو سێ ڕۆژ بەر لە ئێستا من ئەو قسانە من نەکرد ئێوە ئەمەتان نەوتووە خۆ 2 ساڵە کودەتا کراوە خۆ ئەوە چەند ساڵەکە نەو شوام سەفا نەماوە خۆ ئەم هەموو ساڵە ئەم قسانتان بۆ نەکرد هەرکە ئەم هەفتەیە من هاتم باسی سێکسەکانی حەمە هەورامی و هاواری ماموریام کرد ئیتر ئارام ئەحمەد یەکسەر بوو بە پیاوی لاهور و پارەکەی وەرگرت و ئەمەی وا لێ کرد و ئەوەی وا لێ کرد ئەوە بڕی کەسێ هەبێ ئەوەندە ئەحمەق بێ باوەڕ بۆ قسە قورئانتان کە دەنگەکەیش دەنگی هاوار خۆیەتی بە تۆی دەنگی گۆڕیوە و ئازێ نایناسەوە ناردن بۆ شوێنی تایبەت لەگەڵ دەنگی ئەسڵی دەنگی ئەوەیە وتیانەوە خۆیەتی یعنی هەر لەبەرەوەی هەفتەی پێشوو وتم ئێوە سێکسە کڕن سێکسە فرۆشن کچەکان بەکارهێن لە پێناوی سێکسە لە شوقەکان لە باخەکانە یەکسەر هەست ئەم ڕاپۆرتان کردەوە ئارام ئەحمەد پیاوی لاهور بوو لە سەدەمی یەکەی ڕوویبابی درۆزن ڕەش بێت ئێوە خۆتان حەمە هەورامی و هاواری ماموریە کێتە دەستگای زانیاری و دژەتر و ئەم بابەتان خۆتان پیاوی لاهور شێرجەنگی بوون هەموو یەکێتی ئەزانێ کاکە خۆ پاڤڵ ئەزانێ کاکە خۆ قوبات ئەزانێ کاکە خۆ بەڕێوەبەری میدیاکانی خۆتان هەمویان ئەزان هەموو کەس ئەزانێ کە ئێوە خۆتان پیاوی لاهور شێرجەنگی بوون موچە خۆری ئەو بوون بۆچی لە ماوەی 3-4 ڕۆژە کە من هەستام دەرپێکەتانم ئاوا بەرز کردەوە بۆ گەناوکە دەرکە و خێرا لا هیندسە ئارام ئەحمەد ئەوە بووە کورە نەک لاهوری شێرجەنگی نەک نازانم چۆکێ زەلام لەدایک نەبوو ئارام ئەحمەد پیاوی ئەو بێ ئەو کردنیەوە بەڕاستی دوو دەڕێ ئەو خەڵکێکی گوێ لێمە ئێوە ئەحمەقن لە حەقیقەتە ئێوە چونکە خۆتان نۆکەری ئەمە ئەون و ئەزان هەر هەموو کەسێک و خۆتان وایە بۆیە ئەرشی پاڤڵ ئەوەیە کە ئێوە دەرکات چونکە ئێوە مادەم بە پارە ئیشان بۆ لاهور کردووە لە دواییە کە لاهور وایە پشتان تێکردە بوون بە پیاوی پاڤڵ سبێنیش پشتەکەنە پاڤڵیش سبێنی ئەوش ئەفرۆشن چێ پای زەتەباتێ ئەبن بە پیاوی ئەو هەر ئێستا بەیانی وەهاب نەمێنێ ببێ بە حەمەقڕیل ئێوە بن بە پیاوی حەمەقڕیل باشە وەهاب گەمژەیە ئەگەر باوەڕ بە حەمە هەورامی و بە نازانم هاوار و ئەو لوسکە و موسکە نەبکە بەڕاستی ئەمانە فاسدن دەڕاستی ئێوە من ماهیەتی ئێوەم دەرخستووە کە ئێوە دەڵاڵی سێکسی ئەکەن بۆ مەسئولەکانی یەکێتی ئەو کچانەی کەمایشیان پێ بەکارەنهێنن کە ئێستا ناوی هینەکانتانە بە ماڵپەڕۆشەکانتانە بە مهینی پێیجەکانتان ئەم کچانە ئەبن بۆ مەسئولەکان کاکە
من ئاگام لێ باش لە بەرامبەر ئەم قسانایە فای لە پێشتر درۆ بۆ ئارام محمەوەکەن خۆ نابێ کاکە 6 مانگ بە لێ سەپتان وتایە ئەمان ئۆکەی کاکە 1 مانگ بە لێ سەپتان وتایە ساڵ نوێ بە لێ سەپتان وتایە ئەمە چۆن بوو بەشەتێ لاهوری شێرجەنگی هاتوورێکی یەکێتی بووە من هەردووشی لاهور بووم چونکە لاهوری شێرجەنگی کە لە ناوی یەکێتی و هاتوورێکی یەکێتی بووە مەسئولە لە تەواوی ئەو ناشرین و خراپەکارانەی کە ناوی یەکێتی هەبووە چونکە هاوسەرۆک بووە مەسئولە لە هەرامووی لە گەندەڵی ئەڵێ لە پارە ئەڵێ لە دزی ئەڵێ لە چی ئەڵێ مەسئولە بە بەشی خۆی ئەویش حەدژی بوو من بڕاستی پیاو نییە لە مێژووی ئارام محمە لە ئەدەبیاتی سیاسی ئارام محمە حتاوەکو هەشتی تەمووس 1 وشە بهێنێ کە بە قەزای لاهور من کرد بێتم بەڵام دێن لایڤ و دێن وتارم دژی لاهور شەرجەنگی هەیە درۆ بۆ چیەکەنیەوە کاکە ئەگەر من پیاوی فڵان فیسا وەکو لە سێمانی بۆ خۆم پیاسە مەگن کاکە بەیانی تەلەفۆنێکم بۆ پاڤڵی جلا تاڵەبانی هەم لە سێمانی پیاسە هاکەم کاکە خۆم نایکم بۆیە هەفتەی پێشوو کە ئەم قسانام کرد خێرا هاتوون 1 مەلەفیان بڵاو کرد تۆ دروستکرا و بە تەوهین و سوکایەتی و ئارام محمەوە کاتی خۆی وا بوو ئەمە بۆ ئەوە بۆ کردەوە چی لە نێوە کاکە ئێوە ئەگەر ڕاستانە کرد بە 1 مانگ بە لە ئێستا ئەوتان بوویتە 6 مانگ ساڵە بە لە ئێستا کاکە بۆیە ئەم دوانە حەمە هەورامی کە ڕائیدە لە جەتیرۆر و پیاوی تایبەتی وهاب هەڵەبجەیە لەگەڵ هاواری ماموریە ئەنەی دەستگای زانیاریە بەڵێ ئەمانە ئیشیان سێکس بازیە شوقی تایبەتیان هەیە ئەو کشانی کە ئیشیان لاکەن ئەیان بن بۆ ئەم مەسئول و ئەو مەسئول وەخوایان سێکسیان لەگەڵا کرد تەواو حەمە هەورامی خاوەنی 28 پیج لایەنگرانی پیوکەی هی ئەوانە ژیان هینی ئەوانە وڵات میدیا هینی ئەوانە لڤین پرێسی ئەوانە پیجێکەکەی بەناوی وەهاب هەڵەبجەی هی ئەوانە چاوی سێهەمی ئەوانە دەنگهینی ئەوانە یەکێتی هینی ئەوانە میلەت و ئاژانسینی ئەوانە زۆربەی زۆری ئەمانە هەمووشی هینی لاهور بوو کاتی خۆی ئەرە عەزیزان وایە ئەوانیە کاکە ها میلەت هی لاهور نەبوو چاوی سێهەم و ناهی لاهور نەبوو ئێستا هەمووتان بردووە بۆ ئەو بەر ئەوەیە ئیشی ئەو تۆ حەمە خۆی بە ڕۆژنامەنووسە بەڵام ڕائیدە لە دژە تیرۆر بەرپرسی مەلەفی ڕۆژنامەنووسانە خەڵک دارکاریەکە لەسەر نووسی ئێستا ئەگەر من بەردەستیان کەوم فەلاقی عومر مەکەن چۆن بۆیە ئەمە قسەی ڕاستی منە حەمە هەورامی و ئەم هاوارە بە تەواوی مەعنا فۆکسیان لەسەر ڕۆژنامەنووسی کچە باش نییە ئەم کشانە بەکارەهێنن لە دەواازە سیتی سنتەر و ئەوانە شوقیان هەیە ئەیان بنەوە بۆ ئێوە بۆ سێکستەوە هەتا ئەوە تۆ پشی قسە لەسەر ئارام محمەوەکەیت و ئارام محمە پیاوی لاهور و ئەلەم بابەتانە وەکو وتم من خۆم لە هەم کەسە پیاوتر دەزانم وەلای ئارام محمە نایخوا ڕاستی ئەو قسانە کۆن بووە لە حەقیقەت ئەچۆن پاشان هەر ئەم حەمەیە ئەو کاتێک کە لڤین بوو خۆ ئەوانەی لڤین هەر هەمیان ماون کە لڤین فرۆشا بە دەستگای زانیاری کشێشی کارمەندی خۆیان کشێ بوو کە پەردەی بەکاریان وا لێ کرد ناوەکەشی ئەوڵەکەی سایە ناوەکەی نابە دواتر ماڵی کشەکە هەڕەشیان لەو حەمەیە کرد هەڵها بۆ فەڕەنسا دوای ونکردنی کەیسەکان دەستگای سلێمانی کە کەیسەکە لە دادگای ناوچەی چوار بوو لای حاکم قادری محکەمەی سلێمانی باشنی لای ئەو بوو کەیسەکە اینجا گەڕایەوە بەکارکردن لە ئێستاژە لە پەیجەکەی ژیان خەریکی کەپڵ و کەپڵکاری و ڕابردن و ئالم بابەتانەیە من لەوێ وتم معقول نییە کچێک ئەبەن کە باوکی هونەرمەندە مێردەکەی ئەبەن لە جێترۆ خەریکی مەطعەم و مەطعەمکاری خواردن دروستکە ژنە کشەکەشی ئاوا لێکن ئەمە شەرمەزاریە بۆ ئێوە حەمە هەورامی کەشی ئەچن دانیشتن درۆ بۆ ئارام محمەوەکەن ئەتەنە بێ ئەخلاقیەکانی خۆتان بەس ئارام محمەوەکەن ئارام محمە کە پیاوی لاهور و چێوچێ بووە ها ئەی ئەوە چێ بوو ئەو کاتە لە پیوکەی میدیا بڵاوی کردەوە ئەتان و ئارام محمە ئەمەنە عەزێ وەرگرتەوە ئەوەندە شۆقی وەرگرت ئەی کوا عەزە و شۆقەکانم بە قەبری باوکی درۆزن ئێوە پێتان ناکرێت لەگەڵ ئارام محمەدا پێتان ناکرێت بەڕاستی هاوارە لووسکەلەکە کە تۆ ساش لووس بە قوربان تۆ ئیشی بەس ئەوەی ئافرەت دەبێ بۆ یەکێتی وەوانەکە ئای بەداوەشی یاخوا پێ داوەشی بۆچی پیاوێکی زەبەرلە تۆ ئیشی مکیاژ و ئەمەی مەوادی جوانکاری شتان ئەمانە ئەفرۆشی ئیشی تەنها ئەوەیە کچان ئەبەی لە ڕێگەی میدیاکەوە بۆ ئەم مەسئول ئەو مەسئول بۆ پێ ناخۆشە کاکە دەنگی خۆ بۆ گۆڕیوە ئارام محمە کاتی خۆی ها لاهور وا بوو ئەمە بۆ ئەو بۆ ئەو بۆ ئەرەمی درۆکیت توازێ ئارام محمە بۆ قسە قۆڕا ناکەوێ گەمژە
إخوة همو أنا جان لمن وريك بس اللي إيواكن أري أم قسانتان أزاني بو حفتي بلي سباستان نكر بو ماني بلي سباستان نكر بو شوشمان بلي سباستان نكر بو هرك آرام محماها دزداشكي بلس كدنا وقنتان دركو إن جاي نقص قرآن بو آرام محماها لا بس لا إخوة كاكا هو خلق عقلي هو خلق كيرني بلايبن هتشو بله هاوري ماموريا لوسكاليجيان عزيزك يا آرام محمد أوي كتون نسيتو خندوتو بو آرام محمد نادو لا من نتخي توريني براسي تو خليشي كاري خوب بكاري شامبو أساسي آفتان وآلم بابتانا باجنية شكلشي ناي أفروي لشكل بابتاني خليشي إيش كان خوب براسي إيوه روجنامة لوزنين إيوه هيجنين راسيا إيوه ميديا وروجنامة سنكتو ببن بفليم لحقتها فرمو هل لم يدي سيوشي آبا أويك أم إيواريه من دانشون آوا وكو بياو لسا سيوشي آب قسم كردوه كامتان أوني بياون بين أقسان بكن عادي بافل طالباني قوبا طالباني وميدي شي بمدولوس كلو ألم بابتان هيكاك كاميان بياو أون الشهامتي هبي بيدوكو آرام محمد أم قساني كيسا من كردن بنمونا لسا سيوشي آب بين أقسان بكن أوني بياونين أوانا كاك أوانا بياونين أوانا أتان فروشن چون لاهوريان فروش إيوش آوا أفروشن هر کسی بپاره ایشی بو هر کسی کرد او نمتمانی پی مکن بیخنی میشتن و کاکا خوی و عقل تانه هیچ چنتی هلن امانه کنه داره و کاکا شوی پی محترم و شریف و قلم بدز ببنن نامیدیا کانو بوی کاتن بوکن کاکا اما چیم نتو بس خلیشی آفتن کاکا ها پیجی که هی بنای کوباس خانم باش آفتان کوباسی نیویس بس بو مسائلی کش ام هاواره بس بو کش براسی تنها كاري أم هاوار الريخستن ودوزينوي آفتي جوان وموديلا بوشن بربرسي دواتين لخشتبني بربرسان يجيتي بمنافي آفت بو باركاكا أما يعصي موضوعك يعني جنك شكانا بن بو أم مسؤولانا بوي بارتان بني قسكاني من راسه بوي نايشتانا بم كاكسكان من راسه كاكا بلام نامي نايكسو جنكان برم أكينا نايو أنش من الله هي نابي أزيزان من للايفي بيشواوتم من تداخل لجيان الشخصيش كسكاناكم بلام كاتي كتويي بباري أم ملتا قوايا ميدياكاري بلام إيشو كاري أوي أم كشانيين إيشتان بوكن إيوه من بباخة كان برابع ديس يكسي ملتا قبولناك براستي طبعا إيوه كاري كرينو فروشتنو هاودا كردنو هناني كشانكن بو أم مسؤول أو مسؤول بيتان ناخوش نبي هزارشت من سب الله وكنوا بمكن ببياوي هالكسي بلن آرام محمد بأخلاق دزة أو كسب باورتان بيناكا مقر أواني باورتان بيناكا كركان لآرام محمد بقول مثل بارتيا كان هم يلا بخواك سكان تان راس اللي بقول آرام محمد سيجي أبي قدوا من ناي خوا براستي تمام بيجي كوباس نتاجي معنا همي بباري إيشك من همو سراني قران ماو تشياو نما يسن جيان داماون من دصالي الرباق شرم لسنة وشان صفاو قران كد تحدى هنا كم يكشي اوان مقال بيتو إيه سيش زيادة لتشوي بيش زي إيروم لا بزيتو قران بوش زيته لا أوانا شو كأوسد دمانا كده بالطاكا أيام إيش معنا كده أوسد دمانا إنترنت هي نبو سوشيال ميديا نبو تنها بالطاك بو لا بالطاكيش أشين وكارت معنا كريد دخل دا إيرو 20 إيرو 15 إيرو أما هذا تلفون كان من راسخو تلفون معنا كده بمايك دبينجون ولا سليماني ولا شو هم هنا قسانك اللي ناو بالطاكا هم ببارو جيفاني خوما هي خوم وهني زوجي اللي أدمينا كان كأمانك أوسد دمانا تحدي قرانة كأرى محمود شايك اللي خوي وش دروبو تشيك نوكك دروبو تشيك بوي حتى لا هو الشيء زنجية كتيبو من حد جيبو همو كسي عوازاني كاتي كنت ذاك كلا دفاع عن لكن خوشي توجي شو أرى محمود دفاع لبنا كات منتي يعيش بهيج من بصر همو يا نوهما كس بصر أرى محمود نيتي طبعا لا هر حوقاري دنياشا بس عازمني كإنجانيك تدابنا إنجانيك على بابتنا أحمدش هاي تدابنا أو إيش مني هر حوقاري دنيا حسبك هم بو أنا والله بلاني راسي كيتي إيه سايش لا إيش تجي لما ري خويا داني شغلك جاني خويا خويا شيكينيه لخو من دفاع لشيك مكاك نولا دفاع لناك نبروجي كي هي نشتكي اشتكينيه من دفاع لبروجاكم بياني عبد الله ملانوري او انا بروجي كان هبيت بوكو ولا موازع من دفاع عندك لسه بروجا كاركم براسي لسه فلان في سر انا كارناك
ناقمشي بلا شرطنجيو كده تا كراو بشيوانيم كدو بيم ناخوش بو رأي خون بو قناعتي خون بو نلاه الدواء اللي كدومو نتشاورين دم كنا متشاورين لوا نايش ما بخواص باسم كاش بقناعتي خون كدو بينودم كاكجي وخو من نودو من خون كدو ما برشي هر كسيكيش بوشش كدو ميك على خالكان يكي لوشتاني كمن اوكاتا بشيواني لاهو شرطنجي لبر بن مالي بازاني بو هر كسي ديشي بن مالي بازاني بي من دفاعي ليك من بشتوين ليك مراسي لاوی شرطنگی لو قناعانه بتواجد دیشی بنمالی بازانی بو همور مکانی بنمالی بازانی لسنگی لاوی شرطنگی ابو من بوی بشویم دیگه راسیه اینا من نکمشه بس لاوی شو شنو تنکاک من بوی دفاع راسیه یه خلیکی جیانی خویتیو منش خلیکی جیانی خو مقصی خو مکم و انسمو طاو پیش بو ناک اقصا کن کاکشه امو مانان لو درت شوین پیاوی امو پیاوی بن کاک تنها پیاوی خو من دراسته واسه شتاني بين دوباره صد باريكمو بودو جمجيه على لخوتانو ما تنشد بلاو كانو قسب كان اگر اوا بردوان بن اینجا ناوي او جنو كچانش ابم بتواتي كشتم بدروسه كم لباشي كدسانه باباش بيزان نخلطا بندروبو ارام احمد هر کسی لسر آرام احمد براستي شتيكي هي وبلاي كاتو راسكا والله مسواسيكم عيبيكم هبو عاريكم هبو سقو بابيه خرابيك شتيكم هبو والله يقيناك كاك بلام دخوتانو دروش المكان لدواي اويكا ملفكم بلاو كنو كيو تشخاتشي خاينو على بابتها عزيزان كومالا ملفي ترمبو هاتوا لسر كسيك بناوي آرام اما كي بيرن كراكي نرمين آرامي داروش يغنوري همو دزيو ملفكاني بواتوا عزيزاني آرام احمد او ايش بلاو كمو بالعيف لسر قرميانو اوانو مرزكا او شتمزوزور بوهاتوا لسر اوي كباسم كدو او عتاي لاي قبا طالباني او همداد بوشيبو او ملفه هرماوا او ايش او ايش باس كمو يعني براسي قزاري الزور ملي او ملفانك ابي بلاي كمو وهموتا من كاتا ناقرم رسواي بو خائنان رسواي بو او حزب او جروب تاقمي قال لك خوي افروشي لبناي برجوندي حزبيا بوي حالي كل اعميه كايما خاوني امجر جانورانين براسي بداخوا ايتر من قسيكي ترمنما رزو خوشويسي بو همو ليكتان حتى جارك تريمو خزمتان حرمتو خوشويسين بو همو تانيا اخواتان لقل عزيزاني آرام احمد هميشه اما دوباره كمو عزيزان لكومولا بيجو اكاونتي ساخته وانا بناي من وشد بلا بيته وهيج علاقه بمنونيه الان آرام احمد امي وتو قصيبه فلان او تو هم دو دلسي خوشويساني آرام احمد هر كاتي شتي واتن بيني ورنا بيجكم واكاونتكم اجشتي وايتي ابو قبول النبو تشين بيلي بيمبلي قبول شيبو على خير على خير طبعا لبرو باور بهيش تيج مكان راسيه ام دوانيش كسوزاني ابن بو ام مسؤول او مسؤول شيبولن كشي يمني راسي انا دي خواتان لقل خوش بيستاني من شو كاتان خوش بي هل بجي